بەمەبەستی کەمکردنەوەی بیری تونڕەوی ڕێکخراوی سپارکی هۆڵەندی لە شاری هەولێر کۆنفرانسی نێودەوڵەتی بۆ بەرەنگاربوونەوەی تونڕەوی لە ژێر ناوی ئاشتی لە ڕێگەی میانڕەوی بەڕێوەبرد. ڕێخەرێکی کۆنفرانسەکە دەڵێت کاڵکردنەوەی بیری تونڕەوی بەتەنها بە سازدانی کۆنفرانس ناکرێ و دەبێت بە شێوازی ئاکادیمی و ئامادەکردنی پرۆگرامی پەروەردەیی بیری تونڕەوی نەهێڵرێ. ئەم کۆنفرانسە ئامانج لێی بڵاوکردنەوەی هۆشیاریەوە ئاماز لێی بڵاوکردنەوە هۆشیار لەناو گەنجان یاریمی کوردستان و ڕاگەاندنی دوو پرۆگرامی زۆر گرنگ بووکەن لە درێژ لە ماوەی ئەم ساڵدا کاری لەسەر کراوە یەکێک لە پرۆگرامەکان دیدیتی بووەوە تا بە مێڵەوەکردنی کۆمەڵگە کەمپینێکی تێدا ڕاگەاندرا بە ناوی کەمپینی هەڵمەچوو کە ئامانجی کەمپینەکە بریتی بوو لە بەرەنگاربوونەوەی بیری تونڕەوی لەناو گەنجان یاریمی کوردستان. پێمان وان نییە کە کۆنفرانسەکان بەتەنیا بتوانن ئەم گۆڕانکاریانە دروست بکەن. ئەمە پرۆگرامی یەک لە دوای یەکی دەوێت و پرۆگرامی درێژخایانی دەوێت و دەبێت بە شێوەی ئەکادیمیش لەسەر بابەتەکە بگرێت چونکە بە یەک کۆنفرانس ناتوانانی باس لە بابەتەکە بکەی و حەلی مشکلەکان بکەی، بەڵام دەتوانی لەوێ لە کۆنفرانسەکان ڕاستپاردەرا بگەینی بۆی بتوانرێت باشتر کاری لەسەر بکرێت لەلایەن حکوومەت و ڕێکخراوە دەولیەکان و ڕێکخراوە ناوەخۆیەکان. بەڕێوەبەری ڕێکخراوی سپارکی هۆڵەندی کە ئامادەکاری کۆنفرانسەکە بوو دەڵێت بیری تونڕەوی بە چەک و توندوتیژی ناتوانرێ بنەبڕ بکرێ، بۆیە پێویستە لە ڕێگەی بڵاوکردنەوەی هۆشیاری و چاڵاکی مەدەنیەوە دیاردەی تونڕەوی کەم بکرێتەوە. سەردەمی ئەوە بەسەر چوو کە تونڕەوی بە سەربازی یاخود بە چەک بنەبڕ بکرێ نەخێر ئەبێت بە ڕێگای نەرمەکەی نەرمونیانەکەی کە پەروەردەیە ئیشی لەسەر بکرێەوە بتوانین ئەمەش ئایدۆلۆجی و فکری تونڕەوی نەهێڵین. و ئێمە دوو پرۆگرامان هەیە لە هەرمی کوردستان کە لەلایەن وەزارەتی خارجی هۆڵەنداوە دامی مادی دەکرێت، توانیمانە ئەو دوو پرۆگرامە تەطبیق بکەین. کۆنفرانسی بەرەنگاربوونەوەی بیری تونڕەوی بە ئامانجیەوە سازکرا بوو کە ببێتە سەکۆیەک بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتی تونڕەوی و بڵاوکردنەوەی هۆشیاری لای تاچی کورد تاوەکو دیار دەکا تا ئەو پەڕی لاواز بکرێ و بگەێنرێتە ڕۆخی لە ناوچوون. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.